بەپێی بەدواداچوونەکانی گەلی کوردستان ڕێژەی تووشبوون بەشێرپەنجەی مەمك لە زیادبووندایە بە جۆرێک لە هەژن ژنێک تووشبووی نەخۆشی شێرپەنجەی مەمکە. تەمان شێرپەنجەی مەمك بۆچی گرنگێکی زۆری پێدرێت چونکە یەکەم شێرپەنجەیە کە تووشی ئافرەتان ئەبێن، یعنی نیسبەتی ڕێژەی تووشبوونی شێرپەنجە و مەمك لە چاوەڕ شێرپەنجەکانی ترە لە ئافرەتان یەکەم شێرپەنجەیە و هەنێ بەحسیش ئەڵێن ئێستاکە نەک هەتا لە ئافرەتانە شێرپەنجەی مەمك پێشی شێرپەنجەکانی تریشی یاوەتەوە لە پێش ئەوانی تریشەوە و ئافرەتیش تەمان بەشێکی گرنگی کۆمەڵە بۆشە، یعنی گرنگێکی زۆری پێدرێ. لە هەموو تەمەنەکانە شێرپەنجە ئەتوانی بڵێ هەیە، لە هەموو تەمەنەکانە هەیە، بەڵام تەمان ئافرەت تەمەنی لە دوای هەرزەکار مەمکی دروست دەبێت، بۆیە لە خوارد هەرزەکاریەوە مەمک خۆی نییە تا شێرپەنجە دروست بێ. لە هەرزەکاریەوە احتیمالی تووشبوون هەیە، بەڵام چۆنە لە خوارد 20 ساڵەوە شتێکی زۆر دەگمەنە، یعنی من لە ماوەی 9 ساڵی ئیشکردمان لەم سنتەرە تەنیا یەک حاڵەتمان بینیوە لە خوارد 20 ساڵەوە، لە بینی 23 ڕێژێکی زۆر کەم هەیە، ئەویش هەر کەمە. لە دوای سیەوە وردەوردە دەست پێەکە لە سا 13 واتە لە هەژ ژنێک یەک ژن یا بڵێن هەژ ئافرەت یەک ئافرەت چونکە کچی ژەگرێتەوە نەکار بۆی هەردوو لابێ تووشی شێرپەنجەی مەمک بێ لە ژیانیە. تەمان بەپێی نوێترین زانیاریە پزیشکیەکان ژنان پێویستە ساڵانە جارێک بۆ دووجار پشکنین بکەن و دڵنیابن لە تەندروستیان، ئەویش لە ڕێگەی سنتەری چارەسەرکردنی نەخۆشیەکانی مەمک لەلایەن پزیشکی پسپۆڕ و جیشک و سۆنەرەوە پشکنین بکەن. ئەو نەخۆشانەی کە لە پێشە پشکنینیان بۆ کرێ لەلایەن پزیشکی پسپۆری مەمکەوە ڕەوانەی ئێرە ئەکرێن، ئێمە لێرە سۆنەریان بۆ ئەکەین بە پێی پێویستیان و لەگەڵ ئەوەشا ئەو کەیسانی کە مامۆگرافیان هەیە ئێمە لێرە مامۆگرافیەکانیانە بینینەوە ڕاپۆرتیان بۆ ئەنووسین و لەگەڵ مامۆگرافیەکەشە لەوانەیە پێویستکە سۆنەریان بۆ بکەینەوە. و ئەو کەیسا ئەو نەخۆشانەشی کە گرێکیان هەبێت تۆزێ ئێمە لی بەگومان بین یان بە شێوەیەک بێت کە جێگومانی هەبێ ئێمە لێرە زەرعیان بۆکەین بایەپسییان بۆکەین. ئێمە ڕۆژانە لێرە چەند نەخۆشێک یعنی ئەبینین کە شێرپەنجە بێت، بەو پێ بێن ڕێژەکان تا ڕادەیەک زۆرە، لەوانەشە بەهۆی ئەوە بێت کە خەڵکی خۆی یان ئەوە تا ئێمە زووتر کە پشکنی نەکرێ و ئەتوانین بیدۆزینەوە. مانگی سێپتەمبەری هەموو ساڵێک دادەنرێن بە مانگی هۆشیارکردنەوە بە ئاگابوونی ژنان و خانمان لە مەترسیەکانی شێرپەنجەی مەمک کە ئێستا یەکێکە لەو نەخۆشیە باوانەی کە لە جیهاندا تووشی ژنان دەبێت و ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی تووشبوون بەو نەخۆشیە لە هەڵکشاندایە، بۆیە پێویستە ژنان ساڵانە پشکنین ئەنجام بدەن بۆ دڵنیابوون و دووربوون لە شێرپەنجەی مەمک. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.